من پێم وایە بە پێچەوانەی ئەوانەی کە قسە دەکەن دەکردەوێن کتێب نافرۆشێ و خوێنەواری کەم بووە بەڕاستی ئەم بە پێچەوانەوان قسە دەکەم و زۆر ئەگەر تەمەشاوە بکەن ئێستا چەند مەکتەبێک بەردەوام ڕۆژانە لە هەولێر کتێبخانەی نوێ دەبتەوە ئەوە نیشانەی ئەوەیە کە خەڵک زۆر لە بۆ کتێب ئاشنای کتێبە و ئەو بەردەوامش لە بۆ کتێب دەگەڕێتەوە ئەوە شتێکی وا دیارە دەی بزانێ شتێک. لە خوێندنەوەی ئەمە زیاتر بابەتی زماناوانی و مێژووی دەخینمەوە لە کتێبیش لەو بارەیەوە زۆرە دەربارەی زمان و دەربارەی مێژووەوە کتێب باشترین هاوڕێیە بەبێ ئەوەی عەزیەتت بدا دەتوانی ئەو وەختانەی ئەو کاتانەی کە کاتت بەدەستەوەیە دەتوانی سوود لە پەرتوگوەر بگریەوە. ئەم پرۆژەیەمان هەیە کە بریتیە لە چاکردنەوەی گادرێڵی ڕێگای تانجەر و عەربەت سەی سادە بریتیە لە هەڵگرتنەوە لابردنی گادرێڵە زیان پێگەشتوەکان لەگەڵ گۆڕینی ئەو گادرێڵانەی کە نزم بوونەتەوە لەبەرەوەی جادەکە بەرز بووەتەوە هەندێک لە گادرێڵەکان بەرزێکی وان نەماوە کە سوودێکی باشیان هەبێت و وا نەخواستە لە کاتی ڕووداوی هاتوچۆیە یارمەتی ئۆتۆمبیلەکان بن لە ڕێگاکە دەرنەچن و زیانی گەورەیان پێ بکەوێ. لەم پرۆژەیە ئیژەکەین ئەو شوێنانەی کە ئەم گادرێڵانە کۆنەکانی پێوێ بە حادسەی سیارە خراپ بوون یا بەر ئینکەوتون نزم بوونەتەوانێ ئێمە دەست دەکەین بە گۆڕین و بە چاکردنیان لەبەر سەلامەتی خەڵک و لەبەر سەلامەتی هاوڵاتیان لەبەر خۆدا نەزانن ساڵانە ئەم ڕێگاوبانانە پێویستیان بە چەکسازیە بە چاکردنە بە گۆڕینی گادرێڵ بە گۆڕینی هێمای هاتوچۆ ئەو شوێنانەی کە بەرکەوتوو بوون. via am grupekî çekin mosîqê bi navê Şingal. Ew jî grop tîpa Şingal ya huner ya ev du heyvaya me dest pê kiriye li ser ew corê alatên mosîqên gîtar, îqaeya, dramsa, orka, defeya, saza, ji van hemiya hemî alatên mosîqîne il gel deng bêja. Ew jî her heft keça deng bêj û heft genca. أما الفير فيري قلق على الموسيقى وينزل بخوا از دفيلي دم وتبلكي وجيتاري وجماعة مجي دفيلي دن وأورك هالي مدى فلوت هالي مدى هرسا تنبورجي ها وم شغلي خبري بدم هرسا ما جروبكي ديلاني جي ها ديلاني جيت